بەڵێ لەسەر پۆستەکانی پارێزگای دیالامێ زیاتر بوەستین گفتوگۆی لەبارەوە بکەین دیارەکە هاوڵاتیان ناڕازی بن هەڵبەت تێبینیش لەسەر ئەو پۆستانە هەیە کە بۆچی نەدراوە بە کورد یاخود چۆنەکە تاوکو ئێستا ئەو پۆستە کارگێڕیانە لە لای کورد نییە و چ پۆستێک لە لای کورد بوو ئێستا وەرگیراوەتەوە کۆمەڵێک لەم پرسیارانە ئاڕاستەی ئەکبەر حەیدەر بەرپرسی لقی 15 پارتی لە خانەقین ئەەکەم ئەم کاتتان باش بەڕێز ئەکبەر پێش هەموو شتێ با لە تێبینیەکان دەست پێ بکەین تێبینیەکانتان لەسەر پێکهێنانی حکوومەتی خۆجەیی دیالە چی؟ ئەم کاتە و هەموو کاتێکی بەڕێستان و تەواوی بینەران و بیسەرانی کوردستان 24 باشتر ئەوەی کە مەترسی جەماوەری سەربەرز و بەشەرەفی خانەقین بە تایبەتی و پارێزگای دیالەیە بەگشتی مەترسیەکی چاوەڕوان کراوە و لە جێی خۆیەتی بەحقیقەت چونکە ئەگەر تەماشای مێژووی 21 ساڵی ڕابردوو بکەین بە تایبەتی لە دوای 2003 بۆ ئەمڕۆ لە هەموو ئەو هەڵبژاردنانەی کە کراون لە عێراق بەگشتی و بە تایبەتی لە پارێزگای دیالە خانەقین توانیوێتی دەورێکی باش و هەڵوێستێکی کورد پەروەرانە و نیشتمان پەروەرانەی باشیانە بێ بەوەی کە دەنگی خانەقین دەنگی هاوپەیمانی کوردستان و دەنگی لیست و حزبە سیاسیە کوردیەکان بووە بۆیە بە حقیقەت ئەمڕۆ ئەو مەترسیە خەڵکی شەرەفمەندی خانەقین و پارێزگای دیالە بەگشتی کە ئەیبینن لەوەیە ئێمە پێشووتر ئەگەر تەماشای ئەنجومەنی پارێزگای دیالە بکەین کورد خاوەنی 6 کورسی بووە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دیالە کورد بووە جێگری پارێزگار کورد بووە یاریدەدەر کورد بووە و چەندین ڕاوێژکار بەڕێزەکبەر ئێستا تەواوی ئەو پۆستانی کە ناوت برد و ژماردت ئەوانە ئیستا لە دەستی کورد نەماون هەموو ئەو پۆستانە ئێستا لە دەستی کورد نەماون سەرۆکی ئەنجومەنی پارێزگا لە دەستی کورد نەماوە ئەسڵەن 6 کورسیەکەی کورد کە لە هەڵبژاردنی پێشووتری ئەنجومەن 3 کورسی بوو لەم هەڵبژاردنەی 2023 کورد 1 کورسی هەیە کە ئەو کورسیەش هەرچەند ڕاستە کورسی یەکێتی نیشتمانی کوردستانە بەڵام بەڕەگەز عەرەبە و خەڵکی شارەبانە ئەسڵەن خەڵکی خانەقین نییە بۆیە زۆر لەوانەیە داکۆکی کار نەبێت لەسەر کوردستانی بوونی خانەقین و کوردبوونی خانەقین و ئەو مافانەی مافی شەرعی و ڕەوا و یاسایی بڵێن خانەقین کرایە قوربانی کەرکووک 100% من تەئیدی ئەوەکەم ئەوە قسەی جەنابی مەلا بەختیارە کە سیاسەتمەداری کورد و سیاسەتمەدار و ئەندامی مەکتەبی سیاسی پێشووتری یەکێتی خۆی بووە مەلا بەختیار بە سەراحەت و بەڕاشکاوی باسی لەوە کرد کە خانەقین کراوە بە قوربانی پۆستی پارێزگاری کەرکووک چونکە لە کەرکووکیش ئێمە ئەستەحقاقی انتخابی ئێمە زۆر لەوە زیاترە کورد 7 کورسی هەیە هەرچەند برایانی عەرەب و تورکمان کە چوونە خزمەتی جەنابی سەرۆک بارزانی جەنابی سەرۆک بەڕاشکاوی پیانی وەزوتی ئێمە حسابی 7 کورسی بکەن و ئەو 7 کورسیە گەورەترین کوتلەیە لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆیە ئێوە وەکو 2 کورسی لەگەڵ ئێمە قسە مەکەن ئێوە لەگەڵ ئێمە وەکو کورد وەکو 7 کورسی قسە بکەن و بوونی پارێزگاری کەرکووک وەکو کوردیەک ئەوە شتێکە لە لای ئێمە حتمیە و ئەوە ڕێیەکی قاتع لە لای ئێمەش وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئێمە پێمان باش بوو وەکو پارتی دیموکراتی کوردستان کورد لەوێ بە 7 کورسێکەوە بچێتە گفتوگۆ بچێتە حیوار دانیشتنەکان بە 7 کورسیەوە بکە بە یەک لیست بچینە ئەو دانیشتانەوە و گفتگۆنە و جگەلەوەی کە پارێزگار حەقی کورد بووە دەیان پۆستی تری گرنگی ئیداری هەیە کە هەم لە ڕووی ئەمنی و ئاسایش و هەم لە ڕووی ئیدارەوە بۆ کورد گرنگە ئەوانش ئەبووە لە دەستی ئێمە وایان کە بەداخەوە باشە جەناب دەڵێ ئەبووە لە دەستی ئێمە وایە کە ئێستا لە دەستی کورد نییە لەو ناوچەیە لە دیالە و لە خانەقینیش پێ دوایە بێت چی بکرێت بۆی کە ئەو پۆستە کارگێڕیانە هیچ نەبێ پۆستە هەستیارەکانەوە هیچ نەما بەڵام هەندێک پۆستی دیکە هەند بدرێتەوە بە کورد دەبێت چی بکرێت بەڕێزەکەم بێ ئێمە وەکو کورد داخلی گفتوگۆکان ببین و وەکو کورد ئێمە ڕێکەوتن لەگەڵ قوتلەکانی تر بکەین ئێمە بە پێی دەستوری عێراق ئێمە نەتەوەی دووەمین لە عێراق یعنی دادپەروەرانە ئەگەر تەماشای بارودۆخی عێراق و حکومڕانی عێراق بکەی ئێمە زۆر زوڵم لە حەقی ئێمە کراوە یعنی تۆ تەماشا بکە ئێمە وەکو کورد وەکو نەتەوەی دووەم لە عێراق
هیچ حسابێ بۆ ئێمە ناکرێت هیچ دەستکەوتەکانی ئێمە جێبەجێ نەکراوە ئێمە نەک لە پارێزگای دیالە لە بەغداش ئێمە زۆر زوڵم لە حەق و لە ئەو منسەبانەی کە پەیوەستە و پێویستە منسەبی کورد بن و کورد لەوێ وەکالەتی ئەو پۆستانە بکاو بەڕێوەیان بە هێشتا لەوێ زوڵم کراوە و لەوێش نەدراون بە کوردوە لە پارێزگای دیالەش ئێمە هەروەکو بارسم کرد بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێزیش باسی یەکەم کە ئاگایان لێبێ ئێمە پێشووتر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دیالە کورد بووە جێگری پارێزگار کورد بووە یاریدەدەر کورد بووە ڕاوێژگار کورد بووە قایمخانی خانەقین بەڕێوەبەری ناحیەی جەلەولا سعدیە قەرەتەپە مەندەلی کە پێشووتر ناحیە بۆ ئێستا بووە بە قەزا ئەمانە هەموو حکم لە دەستی کورد بووە دەسڵات لە دەستی کورد بووە بەڕێوەبەرەکانیان کورد بوونە ئێستا ئێمە مەترسی ئەومان هەیە کە بە حەقیقەت ئەمان نەگوەکو نەتەوەی دووەم لە کە کوردین ئێمە تەعامل لەگەڵ ئێمە بکەن و هەڵسوکەوت لەگەڵ ئێمە بکەن ئەوان ئێمە مەترسیمانەوەیە کە ئەوان بە حکمی کورسیەکان تەعامل لەگەڵ کووردا بکەن هەرچەند بەداخەوە ئێمە کورسیەکانمان لە دەستدا ئەمە تەنیا ترسی ئێوەی با بڵێن لەناو دیالە و خانەقین تەنیا ترسی کووردە یاخود ئەمە ترسی پێکاتەکانی دیکەشە هەروەکو لە کەرکووک پێکاتەی دیکە نیگەرانن ناڕازی لە دابەشکردنی پۆستەکان لەلای ئێوە بە چ شێوەیەکە لای ئێمە تەنها ترسی کووردە بەڕێزەکەم چونکە کورد بێ بەشکراوە لەم پۆست و مەسئولیەتانەی کە پێشتر لە دەستی کورد بووە کورد بێ بەشکراوە لە سنووری پارێزگای دیالە ئەگەر ناپێک هاتەکانی تر برایان لە عەرەب بە شیعە و بە سونەوە لە نێوان خۆیان ڕێکەوتنیان کردەوە و هەموو پۆستەکانیان دابەش کردووە نە شیعە لەوێ مەغدوور بووە و نە سونەش مەغدوور بووە یعنی لە نێوان هەردوو لا پۆستەکان دابەش کراوە بەڵام ئەوەی کە بێبەش کراوە کوردە لە پارێزگای دیالە کوردە ئەو منسەبانە و ئەو پۆستانەی لە دەستداوە بەڕێزەکەم ئێمە مەترسی ئەومان هەیە تەنانەت قایمخانی خانەقینیش لە دەست بدەین چونکە ئەوان ئەڵێن بەپێی ئستحقاقی انتخابی و بەپێی ئەو کورسیانە کە هێنامانە حەقی خۆشمانە کە قایمخامیش بۆ خانەقیندانین لە خۆیان لە نەتەوەی تر نەک لە نەتەوەی کورد خانەقینێک کە 95 کورد بووە ئێستا ئەوان بە تەمان قایمخامی خانەقینیش لە نەتەوەی غەیری کورد دابنن ئەمەش مەترسیەکی ڕێزەکبەر من یەک پرسیارم هەیە پرسیاری کۆتایی ئەگەر بکرێت کەمێکیش بە کورتی وەڵامم بدەیتەوە کەواتە ئێوە دەستەنیا ماونەتەوە پرسەکە پەس پرسی کووردە لەوێ بەتەمان چ شتێک بگرنە بەر یاخود چه هەنگاوێک ئەگرنە بەر بۆی کە ئەو پۆستانە بگەڕێتەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمان خۆشە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر لە سنووری پارێزگای دیالە یەک هەڵوێز بین یەک دەنگ بین و هەمومان پێکەوە داکۆکی لەو پۆستانە بکەین کە حەقی مەشروع و ڕەوای کووردە یعنی ئێمە پێکەوە داکۆکی بکەین و پێکەوە بچین لە دانوستانەکان و گفتوگەکانە ئێمە حوار بکەین نەک وەکو حزب چونکە بە حەقیقەت هەر کاتێک لە مێژووی کورد ئێمە وەکو حزب و لایەنێکی سیاسی بەتەنها چوونەتە ناو حوار و گفتوگۆکردن چوونەتە ناو مفەوەزات لەوانەیە وەکو لایەنێک وەکو حزبێکی سیاسی بەتەنها تووشی شکست بوونە تووشی سەرکەوتن نەبوونە بەڵام هەر کاتێک ئێمە وەکو کورد نوێنەرایەتی کوردمان کردووە پێکەوە تێکڕا هەموو لایەنە سیاسیەکان بە یەک تیم چوینە لە بەغدادا کۆکیمان کردووە لەوانەی کە حەقی ڕەوای ملەتی ئێمەیە حەقی ڕەوای کوردستانە ئەوە سەرکەوتنی زیاترمان تا بەدەستێناوە زۆر چاکە زۆر سپاس دەکەین ئەکبەر حەیدەر بەرپرسی لقی 15 پارتی لە خانەقین میوانمان بوویت سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان